وانە لێ بۆتەوە ینی کاگایدن پێم سەیرە باسی دەوڵەتی یاساکات و باسی ئەوکات کاڵیام دەوڵەتێکی دیموکراتیە کاگایدن لە جەناب دەپرسم بەکام حەقێک بەکام دیموکراتی یەکسەر ئەندام پەرلەمانەکانی هەدەب دەستگیر ئەکرێن و قۆڵبەس ئەکرێن و ڕەوانەی زیندانی ئەکرێن چەند ڕۆژێک لەمە پێشبینیمان گوڵتان کشاناک و فرات ئانلی و ئایلە ئەرکان کایە زیندانی کران ئەمە زیندان وەکو لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانە هاتووە زیندان بۆتە قوتابخانەیەک بۆ خوشکوبرایانمان لە باکووری کوردستان و ئەو بابەتە بە زیندانیکردنی تێکۆشەران و شۆڕژگێڕانی باکوور لە خوشکوبرایانمان کۆتایی نایەت ئەو دەوڵەتە بێتە دەوڵەتێکی دیموکراتی کە جەنابەت باسی ئەوەکەی دەڵێت تورکیا دەوڵەتێکی دیموکراتیە من نازانم کام دیموکراتی لە تورکیا دەبینم نابینن یعنی کەس هیچ خەڵک هاوڵاتیانی ئەو وڵاتە بەڕاستی دیموکراتێت لەو وڵاتەدا نابینن کاکێ ئایدن پێم سەیرە جەنابەت بەو شێوەیە داکۆکی لە حکوومەتێکی وەها دەکەی و باسی ئەوە دەکەی کە دەڵێت حەزەکەم شتێکت بۆ ڕاستکەمەوە لە دوای هەڵبژاردنەکانی حوتی حوزەیران هەڵبژاردنەکەی ترکە لە 1 نۆڤەمبەر کرا ئەوان نەبوونە 50 کورسی بوونە 59 کورسی ئەو چەند کورسیەشیان بۆ معلوماتی جەنابەت من شارەزام لە بواری هەڵبژاردن تورکیا بە شێوەیەکی تەزویر و تەزویری منەظەم و بە کۆمەڵێک دەنگکڕین لە جاش و جەندرمە و ئەوانە کە لەو کاتەدا حکوومەت نەشدە بۆ خەڵک دامەزرێنێت زیاتر لە 20,000 جاش و جەندرمەی دامەزراند و بە حکومی پارە و بە تەزویر و تەزویری منەظەم بە غەدر و زوڵم توانی ئەو کورسیانە جارێکە بۆ خۆی تەعویز بکاتەوە و ئەمە شار سەری نەگرت ئەگەر تورکیا دەوڵەتێکی دیموکراتیە من لە جەنابەت دەپرسم بۆچی تورکیا کودەتا لەسەر کودەتا ئەگەر با ئێستا مەجال لێوە نییە کودەتاکانی پێشترت بۆ ڕیز بکەم لەبەر ئەوە ئەم دەوڵەتێکی دیموکراتی نیە و دڵنیا بەم دەوڵەتە بەم شێوەیە ئێستا نامێنێتەوە کاگایدن زۆر دڵنیا بە لەوەی ئەگەر ئەمریکا و ئەوروپا سیر دەکەی قونسوڵێتەکانیان لە وڵاتە دەکێشنەوە کاتێک سەلاحەدین دەمیرتاش سەردانی یۆنان دەکات وەکو سەرۆک وەزیران پێشوازی لێ دەکرێت کاتێک شاندی هەدەپە لە پەرلەمان بە سەرۆکایەتی ئەو هەواڵانەمان بە سەرۆکایەتی ئەو شاندەی هەواڵانەمان لە هەدەپە سەردانی کۆمسیۆنی ئەوروپا دەکەن وەک شاندێکی دیموکراتی پێشوازیان لێ دەکەن بێگومان ئەکەپا غیرە لەمە دەکات و ئیرەی لەمە دەکات و قۆناغ بە قۆناغ هات بە هەموو شێوازێک هەناسەکانی دیموکراتی بەرتەسک دەکاتەوە لە وڵاتەوە وها دەکات کە ئەم ڕەنگانە ئەم چەترە دیموکراتی کە پێشتر باسمان کرد کە شێوازێکی دیموکراتی جوانیان دروست کردووە سەر نەگرێتەوە ئەوە تا خۆت دەبینی بە شێوازێکی ڕەشبگیرانە بەکام یاسا بەکام قانون کاک ئایدن ئەوان نزیکەی 6 ملیۆن دەنگیان بەدەستهێناوە ئەی ئەم بەم چۆن وەڵامی ئەوروپا کۆمسیۆنی ئەوروپا یەکێتی ئەوروپا چۆن وەڵامی ئەم دەنگدرانەی پارتی گەلانی دیموکرات دەداتەوە لە ناوچەکەدا یعنی